بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. برایانی عزیز و خۆشەویستم، سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم لە خزمەتی ئێوەی بەڕێزا بم بۆ پێشکەشکردنی بابەتێک بە ناوی ئیمان و معریفەت. ئەڵبەتە من ئەمەوێت تێبینێکی سادە بخەمە بەر چاوی ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەم بابەتەی من پێشەکیەکە بۆ دوو بابەتی دوو مامۆستای بەڕێزم، ئەویش جەنابی کاک دکتۆر و جەنابی مامۆستا تەحسینن، کاک دکتۆرە نۆر و مامۆستا تەحسین، کەم بابەتە وەک پێشەکیەکە بێت بۆ بابەتی بەڕێزیان. بۆیە ئەم سێ بابەتە پێکەوە یەکتر تەواوەکەن. هیوادارم ئێوەی بەڕێز بەو چەشنە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە بکەن کە ئەم سێ بابەتە پێکەوە معنایەکی تەواویان پێکەوە ئەبنە پاکێجێکی دروست بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزانم بابەتە ئێمە چەندێک لێرەیە قسەکەین زیاتر لەوە لە بینی خۆمان گفتوگۆمان کردووە و ینی ئەفکار و بیر و بۆچوونی هەرسێکمان وە جەنابی مامۆستا نوعمانیش کە بۆینە گونجا لێرە لەگەڵتانە بێت پێکەوە گفتوگۆمان کردووە و بابەتە بۆ نمونە گوشراوی بیرکردنەوەی هەر چوارمانە ئینشاڵڵا لێرە تەقدیمی ئەوەی بەڕێز و خۆشەویستی ئەەکەین. بەڕێزان، پرسی ئیمان یەکێکە لە پرسە جەوهەریەکانی ژیانی مرۆڤ، یەکێکە لە پرسە گرنگەکانی ژیانی باوەڕداریش. تەنانەت کاتێک ئێمە وەک موسڵمان مامەڵە لەگەڵ قورئانە ئەکەین، پرسی ئیمان ئەو با بەشی ئێمەیە لە قورئانە، یعنی باسکردنی خوا لە قورئانە بۆ ئێمە باسی ئیمانە، واتە لای ئێمە ئیمان بەرامبەر بە خوا سەنتەرە، نەک باسکردنی خوا وەکو خۆی، چونکە ئەوە بەشی ئێمەیە. مامەڵەکردن لەگەڵ قورئانیان لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ دینە پرسی ئیمان دێتە ئاراوە، جیاواز لەوەی کە ئێمە ئەو چۆنە ئەو چۆن نییە ئەویان شتێکی ترە. ئەوەندەی بۆ ئێمە گرنگە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەوە ئەکەین، ئێمە چ ڕەفتارێک، چ مامەڵەیەک، چ بیرکردنەوەیەک، چ هەستێکمان هەیە لە ناخەوە بەرامبەر بە ئەو دیوە وجودیە چییە لە ناو ئێمە یا کاتێک کە مامەڵە لەگەڵ ئەوە ئەکەین. ئەو وەڵامی چەند پرسیاری قوڵی ئێمە ئەداتەوە و ئێمە چەند هەست بە پێویست بوونمان یان چەند هەست بە هەژاری ئەکەین لە بەردەم ئەوە. ئەمانە بابەتی زۆر گرنگن و من لەو کاتی کە هەما لەو نیو کات ژمێرەی کە لە بەردەستی منایە ئینشاڵڵا مقەدیمەیەک لەو ڕۆوە ئەخەمە ڕوو و بەو هیوایی کە ئێوەی بەڕێز بۆ خۆتان لەم بوارەیە بخوێننەوە، لەم بوارەیە بە دوواداچوون بکەن، چونکە بابەتێکی گرنگە بەداخەوە لای ئێمە وەک پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە. بابەتێکی گرنگە لای ئێمە وەک پێویست لە ڕووی مەعریفیەوە ئاوڕی لێ نەدراوەتەوە. لە سەرەتاوە ئەمەوێ بڵێم ئیمان بابەتێکی هەستەوەری ڕوت نییە، واتە بابەتێک نییە ئێمە تەنها وەک شتێکی ئیحساسی مامەڵەی لەگەڵا بکەین کە زادەی ئینفعال و هەڵچوون و کۆمەڵێک بابەتی ئێمە بێت، بەڵکو دیوێکی مەعریفی هەیە، دیوێکی دەرەکی هەیە، تەنها بابەتێکی ناوەکی نییە. بۆ نمونە کاتێک بە کەسێگەڵی فلانە کەس تۆ بۆچی فلانە خواردن ئەخۆیت، ئەڵێ حەزم لێیەتی. ئەم حەزە دیوێکی مەعریفی تیانە، حەزی لێیەتی. ئەوی تریان حەزی لەو خواردنن یا حەزی لەوی تریانە. ئەم بابەتی ئیمان لەو چەشنە نیە. من بەوەی زۆر ینی کات بە ئێوە نەکوژم بە مقەدیمەوە تەنها دوو نمونە ئەهێنمەوە یا دوو ئاەت ئاماژە پێ ئەەکەم. ئاەتی یەکەمیان بریتە لەوەی کە خوای گەورە فەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئامینوا، ئەوانەی باوەڕتان هێناوە باوەڕ بهێنن. ئەگەر ورد تەماشای ئەم ئاەتە ئەکەیت لەوانەیە لە زاهیرەیانی چی ئەو کەسەی باوەڕت هێناوە باوەڕ بهێنە، بەس ئەمە پێت ئەڵێت ئەی ئەو کەسەی لە مەرتەبەی یەکەمی ئیمانایت بڕۆرە مەرتەبەی دووەمەوە. ئەو کەسەی کە تا ئێستاکە لەم ئاستەی ئیمان هێنانای ئاستێک زیاتر بڕۆرە پێشەوە، قۆناغێک بڕۆرە سەرترەوە، مامەڵەیەکی خۆت لەگەڵ بابەتی خوایە لەگەڵ بابەتە وجودەکەیە قوڵتر بکەرەوە. کەواتە یەکەمیان بریتە لەوەی کە ئێمە ئێڵین ئەمە دیوێکی دەرەکی هەیە، ئەمەندە فێربووی ئەمەندەی تر فێر ببە، ئەوەندە هەی زیاتری بکە، لە یەک قۆناغا مەوەستە، ئەسڵی گەشە پێدانی خۆت، ئەسڵی تەغیرکردنی خۆت بکەرە سەنتەر. لە شوێنێکی ترا باس لەوە کازادەت هم ئیمانە و عەلا ڕەبیهم یەتەوەکەلون.
باس لەوە ئەکات کە ئیمانیان زیاد ئەکات کەواتە ئەو بابەتێک گەر نەگەڕێنەوە سەر و فەرمودەی کە باس لەوە کە ئیمان زیاد دەکا و کەمەکات کەەوە شێتێکی ترە تقریبا تعبیرەکات یان نزیەکی هەیە لەگەڵم ئاەتەنەیە قسەکە لێرایە ئێمە دیشتێکمان هەیە زیاد و کەم ئەکات حاڵەتێکمان هەیە ئەم بابەتە دیوی دەرەکی هەیە زیاد و کەمەکە تەنها ئیحساسێکی ڕوت نییە تەنها بابەتێکی عاتیفی نییە بەڵکو بابەتێکی قوڵترە شتێکی دەرەکی هەیە بەڕێزان من لە دوو گۆشەنیگاوە حەوت پێناسەی جیاواز یان نەتوانم حەوت چەمکی جیاواز لەبارەی بابەتی ئیمانەوە ئەخەمە ڕوو ئەلبەتە مەوێت یەک سەرنجتان بۆ ڕابکێشم ئێمە بۆ ئەوەی ئیمان تێبگەین تەنها یەک نەمەتمان لەبەردەستان نییە یەک شێوازمان لەبەردەستان نییە بەڵکو دوو جۆر مامەڵەمان لەبەردەستایە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئیمانە لەو ڕۆ کە ئیمان بابەتێکە چەمکێکە لەناو دینە معنای هەیە یعنی مستەلەحێکی بە تەواوەتی دینیە پێویستمان بە گەڕانەوەیە بۆ ناو دین یعنی ئێمە ناتوانین لە دەرەوەی دینەوە لە چەمکی ئیمان تێبگەین چونکە ئیمان بابەتێکی دینیە ئیمان وەک بابەتێک نییە لە نێوان دین و غێری دینە هاوبەش بێت بۆ نمونە کە تۆ باسی ڕاستگۆیی ئەەکەیت ڕاستگۆیی بابەتێکە لە نێوان دین و دەرەوەی دینی شاهەیە ئەکرێت لە دەرەوەی دین بە دوای ڕاستگۆیی یا بگەڕێیت معناکانی بدۆزیتەوە بەس بابەتی ئیمان لەبەروی بابەتێکی دینیە ئێمە پێویستمان بەمە هەیە بگەڕێنەوە بۆ ناو دین لە ناو دینە بە دوایە بگەڕین ئیمان بۆ مسلمانێک بۆ من وەک مسلمانێک پێویستم بەوەیە لە دوو سەرچاوە بە دوای بابەتی ئیمانە بگەڕێم بۆ پێناسەکردنی بۆ لێ تێگەشتنی سەرچاوەی یەکەمیان بۆ گەڕانەوە بۆ نصوصی دینی بۆ قورآن بۆ فەرموودە بۆ تەفسیر و ڕاوەکانی قورآن و فەرموودە ئەمە بابەتێکە لە ڕووی لە کتێبەکانە ئێمە بە دوای ئیمانە ئەگەڕین بابەتێکی تریشی هەیە لەو بەشەیە ئێمە لە ئەزمموی ئیماندارەکانەوە بە دوای ئیمانە ئەگەڕین خەڵکێک هەیە ئیمانی ئەزمون کردووە ئەم ئەزمونەی خۆی گێڕاوەتەوە بۆ ئێمە یعنی ئێمە دوو ڕێگەمان هەیە ڕێگەیەکمان هەیە ڕاستەوخۆ گەڕینەوە بۆ کتێبەکان بۆ قورآن بۆ فەرموودە بۆ شەرحەکانیان بۆ تەفسیرەکانیان لێەوە بە دوای مانای ئیمانە ئەگەڕین بەشی دووهەمیان هەیە مرۆڤێک هەیە ئیمانی ممارەسە کردووە ئەزمموی ئیمانی کردووە ئەم ئەزمموی ئیمانە ئێمە ئەچین گوێی لێ ئەگرین ئەی خوێنینەوە بزانین ئەو چۆن ئەزمموی ئیمانی کردووە ئەو چۆن خەبەرەکەمان بۆ ئەجێڕێتەوە ئەمە خاڵێکی گرنگە کە لە ژیانی هەرێکێکمانە وەک کاتێکمانێ وەک توێژەر وەک باحیسێک بە دوای بابەتێکی دیاریکراوە بگەڕین بزانین ئەو بەڕێزەیان ئەو کەسایەتیە چۆن لە بابەتی ئیمان تێگەشتووە ئەوەی لای ئێمە هەیە بابەتی ئیمان لە ڕاستیە زۆر نەبووتە سەنتەر لامان ئەوەندەی لە دواییە بابەتی عەقیدە بووتە سەنتەر لامان ئیمان زۆر نەبووتە سەنتەر لای ئێمە ئەوەندەی قسەکردن لەسەر عەقیدە بووتە سەنتەر لای ئێمە لە کاتێکە عەقیدە بریتیە لەو دەرئەنجامەی لە زادەی ئیمانەوە هاتووەتە ئاراوە عەقیدە دەرئەنجامی ئیمانە ڕاستە ئێمە بۆ هەموو بابەتێک کۆمەڵێک بابەتی یعنی ها معریفیمان ئەوێت کۆمەڵێک بابەتی زانستیمانەوێت کۆمەڵێک پرانسیپمانەوێت بەڵام هەموو ئەوەی کە لای ئێمە عەقیدەیە بریتی بووە لە ئیمانی ئەوانەی پێشوو کە مامەڵەی زیندوانیان لەگەڵ خوایە لەگەڵ دینا کردووە بریتی بوون لە ئەزمموی ئیمانی ئەوانەی کە مامەڵەیان وەگوتمان لەگەڵ خوایە یان هەستی خۆیان یان بابەتی معریفیانە مامەڵەیان لەگەڵ خوایە کردووە من ئەگەر بابەتی ئیمان لە حەوت چەمکی سەرەکیە کورتکەمەوە بۆ ئێوە کاکرێت زیاتر هەبن یان ئێمە کاتمان ئەوەندە بێت هەر ئەمەندە قسەی لێ بکەین بە دوو شێوە یان بە دوو ئاڕاستە قسەی لەسەرەکەم یەکەمیان ئیمان کاتێک ئێمە بابەتێکی دەرەکی قسەی لەگەڵاکەین باسی وجودێک ئەکەین لە دەرەوەی خۆمانە کاتێک ئیمان باسی ئەکەین وەک بابەتێک لە ناو خۆمانە ئیمان وەک بابەتێک لە دەرەوەی خۆمان ئێمە چۆن مامەڵی لەگەڵاکەین ئیمان وەک بابەتێک لە ناو خۆمانە چۆن ئێمە تعبیری لێ ئەەکەین خاڵی یەکەمیان ئیمان بە مانای قبولکردن ئێمە ئەوی دیمان قبوڵە ئەمە وەک چەمکێک کە لە دەرەوەی خۆمانە ئێمە ئەو شتەی کە باسی ئەەکەین قبوڵمانە یعنی من قبوڵمە خواخوام بێت قبولکردن ئیتر بە هەموو دیوەکانیەوە بەشی دووهەمیان بابەتی ئیمان وەکو بەڕاست زانین کە
کەسێک کە ئەڵێ ئیمانم بەخوا هەیە یانی بوونی خوا بەڕاست دەزانم. کاسێک بۆ نمونە باز لە پێغەمبەرە یانی پێغەمبەر بەڕاست ئەزانم. خۆمە لە دەرەوەی ئێمەوەیە. ئەمە زیاتر دیوێکی مەعریفیانەی هەیە لێرەیە. دیوێکی ئێمە قسە لەگەڵ بابەتێکین لە دەرەوەی خۆمانە. بەشی سێهەمیان ئیمان وەک ئەوەی بەو شێوەیە ڕەفتار بکەم کە بڕوام پێیەتی. ئێستا منم سێدانیان تقریبا وەک بابەتێکی سەربەخۆ کەمێک کاتیان پێ ئەدەم تا تقریبا بە هەمویان بە یەکەوە بابەتێک ڕوون بێت. من ئەگەر نمونەی سێهەمیان بێنمەوە، ئێمە فەرمودەیەکمان هەیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێت خوا بپەرستن وەک ئەوەی ئەیبینن، ئەگەر ئێوە ئەو نەبینن خۆ ئەو ئێوە ئەبینێت. یعنی لێم بابەتەیە کاتێک ئیمان وەک بابەتێکی دەرەکی مامەڵی لەگەڵا ئەکەین ئەبێتە ئەو بابەتەی بۆ نمونە لە خاڵی سێمیانە ئەبێ ئێمە بەو شێوەیە ڕەفتار بکەین کە خوا هەیە. یعنی ئەبێت ڕەفتاری تۆ، هەڵسوکەوتی تۆ، بیرکردنەوەی تۆ، قەنەعەتی تۆ بەو چەشنە بێ کە خوا هەیە. ئەگەر ناکاتێک کە تۆ ئەڵەیت من ئیمانم هەیە بەخوا بز ڕەفتارەکانت بەو چەشنە بۆ نمونە لە خاڵی سێمیانە بەو چەشنە ڕیز نەکرابن کە خوا هەیە، وەک ئەوە بێت خوا لە ژیانی تۆیان معنای نەبێت، ئیتر و کاتە ئەم بابەتی ئیمانە لێرەیە دروست نابێت. ئەوترێت کاتێک نیتشە وتی خوا مرد، مەبەستی ئەوە نەبووە کە خوا مردووە، ینی بردویانەوە ئیتر نەماوە و کۆتایی بە ژیانی هاتووە. مەبەستی ئەوە بوو خوا لە ژیانی مرۆڤی ئەو سەردەمەیە لای مرۆڤەکان کە نیتشە باسییانەکە یان باسیەوە معنایەکی نەماوە. ینی بەو چەشنە ڕەفتار ناکەن کە خوا هەبێت، بەو چەشنە ناجوڵێنەوە کە هەست بکەن خوا معنایەکی ماوە لە ژیانیانە، خوا بێمانا بووە لە ژیانی ئەوانە. بۆیە ئیتر لای ئەوان خوا مردووە، مان و مردنی وەکو یەک وایە لای ئەوان، بۆ چونکە ئەو بە شێوەیەک ڕەفتار ناکات کە خوا هەبێت. بۆیە یەکێک لەم بابەتانە کە پەیوەست ئەبێتەوە بە بابەتەکەی بە تایبەتی جەنابی کاک دکتۆرە نوەرەوە لێرەوەیە ئیمان و ڕەفتار، ئیمان و کردار، ئیمان و عەمەلی ساڵح. ئەلێرەوە لەم بابەتەوە جۆی نەبنەوە یان ڕەبت دەبنەوە پێکەوە. تۆ بە شێوەیەک مامەڵە بکەیت کە خوا هەیە، بە شێوەیەک مامەڵە بکەیت کە ئیمانت بەخوا هەیە، بە شێوەیەک مامەڵە بکەیت کە قبوڵت کردووە خوا خوات بێت، یان بوونی خوا بەڕاست دەزانیت. ئەمە دیوە دەرەکیەکەیەتی کاتێک ئێمە مامەڵەی لەگەڵ ئیمانە وەک بابەتێکی دەرەکی ئەکەین. بەڵام کاتێک مامەڵە لەگەڵ ئیمانە وەک بابەتێکی ناوەکی ئەکەین، ئەلێرەیە ئێمە قسە لەسەر ئەم بابەتیانەکەین کە بێتە بەشی دووهەمی بابەتی ئیمان. خاڵی دوومیان بریتە لەوەی کە ئینسان ئومێدی بەخوا هەبێت. ئیمان واتە ئەوەی کە تۆ ئومێدت هەبێ پێی. بۆیە ئەوترێت ئەڵبەتە اختیلافە بەشێک لە لێکۆڵەرانیان بوارەڵەن ئەکرێت ئیماندار گومانی هەبێت بەس ناکرێ مەئیوس بێ لەخوا. ئەگەر بگەڕنەوە بۆ قورآن سەیرەکەن ئەتوانین ئێمە شایەتی بۆ ئەمە بدۆزینەوە، ئەلبەت بۆ مەئیوسیەکە نەک بۆ گومانەکەیان. چونکە لەوانەیەوان گومەن چەمکی لیەطمەئینە قەلبیان بەکارهێنا بە بەرامبەری کاتێک کە ئینسان ئیطمئینانی نییە. حەزرەتی ئیبراهیم کاتێک کە داوا لەخوا ئەکات چی و چی بۆ بکات ئیمانی هەیە، بەس ئەوێت ئیطمئینانی قەلبی هەبێت. ئەلبەتە قەلب بەومانە عاتیفیە نایە کە ئەمڕۆ بەکارێ بەڕێزان. لە کلاسیکە بابەتی قەلب و فوئاد و ئەمانە معنایەکی زۆر گەورەتریان هەیە تا ئێستا لە هەندێک بابەتی ئیحساسی و عاتیفیا کورت کراوەتەوە. کەواتە ئەو خاڵی یەکەمیان ئینسان نابێت لە بەرامبەر خوایە ناومێد بێت. بۆیە ئەڵێت یعنی لەم تێڕوانینەوە بێئومێدی بەرامبەر بەخوا کوفرە. یعنی ئەوەی کە تۆ هیچ ئومێدێکت بەخوا نییە و ڕەشبینی بەرامبەر بەخوا و لە ناخی خۆتا ناتوانی بە ئومێدەوە مامەڵی لەگەڵا بکەیت، ئەلێرەوە ئیترم پێچەوانەی ئیمان ئەوەستێتەوە. لەم پێناسیانە ئیمان کورتە بێتەوە لەوەیە ئینسان بتوانێت ئومێدی بەخوا هەبێت. هیچ شرکەساتێک نەبێت لە بەرامبەر خوایە هەست بە نائومێدی، هەست بە یەئس بکات. چونکە کاتێک مرۆڤ ئەگاتە ڕەشبینی واتە ئەگەر ئێمە چەمکی ڕەشبینی تەوزیف بکەین واتە هیچ سپایەتێک نابینێت،
هیچ شۆڵەیەک ڕووناکی نابینێت بۆیە بێ ئومێد بووە. ئەمە بەڕاستی لە بەرامبەر ئینسانێکەوە کە ئیمانی بەخوا هەیە گونجاو نییە. تۆ لە بەرامبەر حوزوری خوایە ئومێدت نەبێت، ڕووناکی نەبینی، فریادڕەسی ئەو نەبینی، فەیض و بەخشندەی ئەو نەبینیت. ئەمە خاڵی یەکەمیانەکە لە بابەتی ئومێدایە. خاڵی دووهەمیان بە مانای پشت پێبەستن، ئیعتیمادکردنە. بەشێکی دیکە لەوانەی کە چەمکی ئیمانیان تەوزیف کردوێتەوە یان پێناسەی ئیمانیان کردووە باس لە پشت پێبەستنەکەن. مرۆڤ ئیعتیمادی بەخوا هەبێت، هیچ قۆناغێک نەگاتە چرکە ساتێک هەست بە بێپشتی خۆی بکات، هەست بکات لە دواوەی چۆڵە، بەڵکو لە هەموو چرکە ساتێکی ژیانیا ئەم هەستەی لا دروست ببێت، ئەم پشتی بەخوا بەستووە. ئەو هەست بکات هیچ چرکە ساتێک خوای گەورە پشتی بەرنادات. هەروەیە گەر تۆ سیرکەین بەشێک لە پیاوچاکان طبیعی ئەم بابەتەیان تەحویل کردوێتەوە بۆ نزاکردن، داواکردن لە خوای گەورە. بۆ نمونە یەکێک لە نزاکانە هاتووە مەم دەرەدەستی خۆم بە قەو چاوتروکاندنێک، تۆ بەردەوام پشتم بە. پشت بەمانای ئەو ناتۆ لە ئیمتیحانەکە یا سەرم خا، پشت بەمانای هەنێک شتی سادەتر نا، پشت بەو مانایی لە خۆمم بپارێزە، لە نەفسی خۆمم بپارێزە. ئەو نزایە لەوە بمپارێزە کە تەسلیمی خۆمم بکەی، خۆشم هەر جارێ بە پێی حەز و یعنی کۆمەڵێک گرفتی دەرونی خۆم، کۆمەڵێک نەخۆشی دەرونی خۆم، ئەڵبەتە نەخۆشی دەرونی بەمانە تەزکیەیەکەی بەمانە عیرفانیەکەی، هەر جارێ من تەسلیمی تەکەبور و حەسەد و بوخل و کۆمەڵێک نەخۆشی خۆم ببم، ڕیا و خۆ بە پەسەندزانین و ئەنانیەتی خۆم ببم. بۆیە لەم چرکە ساتەیە مرۆڤی ئیماندار ئەو مرۆڤەیە ئیعتیمادی بەخوا هەیە، پشتی بەخوا بەستووە و بە بەردەوامی هیچ چرکە ساتێک هەست بەوە ناکە کە خوای گەورە پشتی نییە، خوای گەورە دەستی لێ بەرداوە، بەڵکو بە بەردەوامی بەو شێوەیە ڕەفتار ئەکایە، بەو شێوەیە مامەڵاکات کە خوای گەورە دەستی لێ بەرنادا و پشتێتی. کەواتە چەمکی دووەم یان مڕادیفتی دووەم یان پێناسەی دووهەمی ئیمان بریتیە لەوەی کە مرۆڤ هەست بکات خوای گەورە پشت و پەنایەتی، ئەم ئیعتیمادی لەسەر خوای گەورەیە و پشتی بەخوا بەستووە. پێناسەی سێهەم لەم بوارەیانە کە باسی خۆمانەکەین بریتیە لەوەی ئیمان بە مانای تەوەکل بەستن بەخوا. ئینسان هەست بکات خوای گەورە هەرچەند لەگەڵ ئیعتیمادا لەگەڵ ئومێدا قەدەرێک نزیکە بنەوە، بەڵام جیاوازیەکیان هەیە ئینسان تەوەکولی بەخوای گەورە ببێت. ئینسان هەمیشە بەشێکی لەوەی کە لە ئومێدا لە تەوەکولا کۆ بێتەوە، هەمیشە ئومێدی بەوە هەبێت هیچ چرکە ساتێک نییە خوای گەورە هەموو دەرگاکانی لێدا بخات. بۆیە بەشێک لە ژیان کاتێک لە سەر و ئیرادی خۆیەتی بیسپێرێت بەخوا. یعنی بەشێک لە ژیانی خۆی ئیماندار هەمیشە بەشێک لە ژیانی خۆی ئەسپێرێت بەخوا. چکە دوجار توانای من تا ئاستێکی دیاری کراوە، وەزیفەی منیش تا ئاستێکی دیاری کراوە. یعنی وەزیفەی من ئەوە نییە شتێک کە لە سەر و قودرەتی خۆمەوە یا لە سەر و توانای خۆمەوەیە ینی بیکەم بە مەسئولیەتی خۆم. بۆیە بەشێک لە کارەکانی خۆی مرۆڤ بیسپێرێت بەخوا کاتێک بۆ ئیماندارێک مامەڵاکات، و بەشێک لەوانەی کە پێی وابێت خوای گەورە هیچ چرکە ساتێک دەستی لێ بەرنادات. هەردووکیان لە تەوەکولا کۆ بنەوە، هەم ئومێد هەم ئیعتیماد، بەڵام ئەم مانای ئەوە نەبێت کە ئینسان وەزیفەکانی خۆشی بداتە دەستخوا. خرێمەم دوانەمان لێ تێک چووە، زۆر جار خراپ ئەم دوانە ئەکەین. بەشێک هەیە ئێمە ئەرکی خۆمانە، ئەمە ئەبێ خۆمان جێبەجێ بکەین. بەشێکیش هەیە تەوەکولە، ئێمە ئیدەینە دەستخوا، ئەی سپێرین بەخوا بۆمان بکات
ئێمە ئەم دوانە تێکەڵەکەین. لەم ڕۆژانەیە کارێکمە بوو لەگەڵ سایق تەکسیەکە سەرکەوتم باسی گرانی و کۆمەڵک لەو بابەتانە بوو. ئەو بە منی وتی مامۆستا ئەگەر تۆ باوکت هەموو ڕۆژە بڵێ باوکە ئەوم بۆ بکە بڵێ نایکەم و جوابت نەداتەوە، هەر بڵێ باوکە جوابت نەداتەوە، یعنی هەر ئەوە مامەڵەت لەگەڵا کا دوای پێڵەی باوکە. منیش وتم وڵای ترەکەوێتە سەرەوەی کە باوکم ئەتوانێ ناتوانێت کۆمەڵک لەوانە. وتی ئەی کاکە ئێمە هەموو دوعایەکەین لە خوا خوای ئەم زاڵمانەمان لە کۆڵ کەرەوە نایکاتەوە، ئیتر حەقی خۆمانە پێ بڵین خوا. ئێمە ئەم هەموو خەڵکە نزاکات ئایا ئێمە پێی بڵین خوا؟ ینی ئەلبەتە حیوارەکەمان کەمێک درێژ بووم لە خەسەکەی ئەمە بووتم ئێمە کێشەیەکمان هەیە ئەوەی ئەرکی خۆمانە خۆمان جێبەجێ ناکەین، ئەڵێن خوا بۆمان جێبەجێک. ئەگەران تەماشکی لە قورئانە ئەوانەی لەگەڵ حەزرەتی موسا بوون وتیان ئێمە لێرە دائەنیشین بە حەزرەتی موسا تۆ بڕۆ تۆ خوا لەگەڵ یان ناشار بکە کاتێک ستەمکارەکان لە ناو شارەکەیان بوون. خوا کردوێتی ئەرکی سەرشانی خۆت ینی ئەوە بکەیت. مامۆستایەکی ئاینی هەبوو لە دەڤەری ئەمەی و تایسە حەقی خۆم نەداوەتە دەستخوا بۆم بسەنێت، هەم خۆم هەر هەمیشە خۆم حەقی خۆم سندووە. آخر زۆر جاری ئەمە حەقی خۆمانە بێ بیسەرین. ئەڵا دەی خوا من لێرە دانیشتوم وەکو قەومەکەی حەزرەتی موسا من لێرە دانیشتم ئەخوا تۆ بۆم وەرگرەرەوە. ئێخوا دەستی پێیاوی قاچی پێیاوی زمانی پێیاویت هێزی پێیاویت تۆ کاتێک خۆتی خۆت وەرناگریتەوە چی لێ بکەی؟ ئەوەی کاکی واوتی کیە کتێبی بێت بۆی تۆ بەتەمان نەبی کتێبەکەشت بۆ بێنێت. زۆر جار ینی ئەم بابەت هەیە وتم ئێمە بەشێکیان هەیە تەوەکل ئەمە نییە ئێمە دانیشین وەزیفەکەی خۆمان جێبەجێ نەکەین لە ماڵەوە بڵێن خوایە ئەوە دامە دەستۆ ئێخوا ئەبێ ئەو وەزیفانەی بینە دەست کە بە خۆمان ناکرێت. ئێمە پەنای پێ بگرین لەو شتانەی کە پەنای پێ بگرین لە خۆمان، نەک پەنای پێ بگرین لە شتێک کە ئەبێ خۆمان پەنا بگرین. بۆ نمونە من نەخۆشم خۆم حەبەکان ناخۆم عیلاجەکان ناخۆم بڵێم وڵا خوایە پەنات پێگرم لە نەخۆشیەکە. نا دروستترین شتەوەیە من پەنا بگرم بەخوا لە خۆم یەکەم جار لە نەفسی خۆم. کەواتە بەشێکیان بریتیە بێت لە مانای ئیمان بریتیە بێت لە تەوەکل و بەشێکی دیکە لە مانای ئیمان بریتیە بێت لە تەعەلوق پەیوەستی. ئینسان هەست نەکات چرکە ساتێک هەیە ئیماندار ئەڵبەتە دڵی متعلق نییە بەخواوە، دڵی دابڕاوە لە خوا، دڵی لە شوێنێکە خوا لە شوێنێکی ترە، بەڵکو بە بەردەوامی پەیوەستیەک هەبێت لە نێوان خوا و مرۆڤەکەیە. مرۆڤەکە هەمیشە هەست بکات ئەو لە دوجارە مەلجەئێکی ناوەنەی پەناگەیەکی ناوەنەیت محبوبێکی ناوەنەی معشوقێکی ناوەنەی چی ناوەنەی ناوی بنێت. بەڵام دوجار شتێک هەیە لەو چرکە ساتەوەی کە ئینسان یەکەم جار چاوی ئەکاتەوە ئەلبەتە ئیمانداری حەقیقی یەکەم چرکە سات چاوی ئەکاتەوە لە خەو خەبەریە بێتەوە یەکەم شتێک بیری ئەکەوێتەوە خوا بێت، ئاخرم شتێکیش کە ئەخەوێت خوا بێت. هەرەوەیە کە گەر سەیری ژیان نامەی پێغەمبەرکی درودی خوای لەسەر بێت ئەمە بە ڕوونی هەستی پێ ئەەکەی یەکەم چرکە ساتێک کە خەبەریە بێتەوە سوپاسی خوا ئەکات ئەو چرکێش کە ئەخەوێت پەنا بەخوا ئاگرێت. هاگەر ئەوراد و ذیکرەکان ئینسان تەماشای بکات لێەوە ئەم مامەڵەی تەعەلوقە بە ڕوونی لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەستی پێ ئەەکەیت. کاتێک کە ئەخەوێت بە ناوی خواوە ئەخەوێت، کاتێک کە خەبەری ئەبێتەوە بە ناوی خواوە خەبەری ئەبێتەوە، کاتێک ئەخەوێ بە تەعەلوق بە خواوە ئەخەوێت، کاتێک خەبەری ئەبێتەوە یەکەم شتێک بیریەکەوێتەوە خوایە، دوای شتی تری بیرەکەوێتەوە و هەموو ژیانیشی بریتیە بێت لە تەعەلوق بە خواوە بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ خوایە. کەواتە ئەمانە وەکوتمان کۆمەڵێک مانان بۆ مانای ئیمان، جیاوازن لە بابەتی زانین، جیاوازن لە بابەتی زانین. لە ڕێگایە لەگەڵ مامۆستایان مناقەشەی ئەم بابەتەمان بوو جیاوازی ئیمان و زانین. ئەلبەتە گەر ئێمە وەکوتمان بە ئاماژەیەکی کورت ئاماژەم پێدا قەلب یان دڵ
بە مانای کلاسیکەکەی بە مانا قوڵەکەی کە پانتایەکی گەورەی هەیە ئێوە بڕۆن لە قورئانە تەماشا بکەن زۆر باسی قەلب کراوە نەگەوەی کە ئێستا باس لەوەکەن عەقڵ و عاتیفە تروان زانیوە بابەتی قەلبیان لە عاتیفەیە کورت کردوێتەوە بابەتی عەقڵیشیان لە عەقڵا کورت کردوێتەوە جیاوازی ئیمان لەگەڵ ئەوەی کە لای ئێمە ئەمڕۆ پێی وترێت عەقیدە ئەکرێت ئەلێرەیە بێت ئیمان پێی وتراوە یەقینی قەلبی جەنابی مامۆستا تەحسین یعنی ئاوای بە هینترزانی کە ئێمە بڵین بابەتێک لەگەڵ دیوە وجودیەکەی ئێمە یابێتەوە تەنها زانین نییە ئاشتکردنەوەی ئێمەیە لەگەڵ دیوە وجودیەکەمانە بە هەنێکیشمان هەیە یەقینی عەقلیمان پێ هەیە واتە تەنها ئەی زانین نمونەیەک ینی هەیە لەمڕۆ ئەوترێت ئێمە هەمومان لە ڕووی عەقلیەوە ئەزانین کاتێک مرد و مرد ئیتر هین نابێت هیچ دەسەڵاتێکی نییە ئەسڵ ناتوانێت مێشێک لە خۆی دەربکات ئەمە لە ڕووی زانینەوە کەسمان ڕۆژێک گریمانی ئەومان دانەناوە یا گرەومان لەسەرەوە نەکردووە مردوو بتوانێت مێشێک لە خۆی دەربکات بەس کاتێک کێمە مامەڵە لەگەڵ جەستەی مردوویەکە ئەکەین مادەم من بابەتە تەنها زانینە نەبووەتە بابەتێکی وجودی لە ناومانە لە مردووەکە ئەترسین هەنی ئەوترێت کێ ئەوێرە شەو بە تەنها لە تەنیشت مردوویەکەوە بخەوێت باسی سایق تەکسیینێکیان کرد ئیزعافێکیان کرد کە شەوێک ئاوا سعات دەوری 11 و 12 شەو کە ئەو بۆ نمونە کاری ئەمە بۆ یان زۆر جار جەستەی مردووەکانی گواستووەتەوە بەڕێزێک ئەمرێت و لە شارێکەوە بۆ شارێکی ترێنی خەڵکی شارێکی ترە ئەم ئەیخەنە ناو ئیسعافی ئەم شۆفێرەوە کە بیگەێنێتەوە جێگەی خۆی هیترەویش خزم و کەسوکاری مردووەکە کەسیان لەگەڵ ئیسعافەکەی سەر ناکەون سعات 11 و 12 شەوە خۆی بە تەنها و تەرمێکی بەڕێز لە ناو ئۆتۆمبیلەکایەتی ئیترتبی هەر لە ترسی ئەو یعنی لەم شەو تاریکە و خۆ بە تەنها و ئەمانە هەر ینی ئیسعافەکەم ئەفڕان لە بەروی زوو بگاتە جێ ئەم بابەتە خۆی ئەمە یەقینێکی عەقلیان یەقینێکی سادەمان هەیە کە مردوو دەسەڵاتی نییە بزبادەم نەبووەتە بابەتێکی وجودی لە ناومانە ئەها لێ ترسین ئیمان بریتە لە وجودە قوڵە ئیمان بریتە لەوەی خوا لە بابەتی زانینەوە دەربکەین بۆ بابەتێکی وجودی لە ناخمان نابێت بابەتەکە لە ناومانەوە هەڵبقڵێت نەک لە دەرەوە من زۆر کاتم نەماوە بەڕێزان نمونەیەکی کە بۆ ئەوە ئەهێنمەوە کە ئێمە بزانین ئەم بابەتی ئیمانە تاکوایە لە چۆنە ئێستا گەر بە هەر بە ڕێزێک لە ئێوە بڵێم هەستنەوە لەسەر خەتی ئەو کاشیە لەم سەری خانوەک هۆڵەکەەوە تا ئەو سەری هۆڵەکە بڕۆن بە مەرجێک لە خەتی کاشیەکە لا نەدەن هاتەنها بەسەر یەک کاشیە ئابڕۆن هەمووتان ئەتوانن هەنی بڕوا ناکەم کەسێکتان گومانی لە خۆی هەبێت ئەتوانێت نەتوانێت ڕێک بە ڕێکی کاشیەکە تا ئەو سەر بڕوات بەس ئەگەرەمە ئەم کاشیە ستارەیەکی خانوویەکی 15 قات بێت ستارەی خانوویەکی 15 قات بێ بە تۆ بڵێم کاکە وەرە بەسەر ئەو ستارەیە خۆر بە قەدەر و کاشیە پانە کەوەی لەسەر زەویەکی تەخت بە تەنیشتی ئاڕۆشتی و گرفتت نەبوو پێت بڵێم بەخۆم بڵێم نەک پێش ئێوە بڵێم وڵی بڕۆ بکەن ناوێرم خۆ لە هەمان کاتێک کە منطقیان بیری لێکەم و بۆچی لێرەیە ئەتوانم بەسەر و خەتی کاشیەیە کە بوون منە 50 سانتیمە بڕۆم هیچ گرفتێکم نییە بۆچی ئەگەر ببێتە ستارەی خانوویەکی 15 قات ناتوانم بەسەریا بڕۆم بۆ چونکە ئەی بۆ یاریزانێکی یاری سێرک ئەتوانێت بەسەر حەبلێکا بڕوات ناشترسێت چونکە یاریزانی یاری سێرکەکە بووەتە بابەتێکی وجودی قۆڵ لە ناویە مامەڵەی لەگەڵاکە بەس ئێمە کاتێک کە تەنها زانینە کاتێک شتێکی سەطحیە کاتێک کە ئاشتبوونەوەیەک نییە لە نەگەڵ ناخی خۆمانە کۆکردنەوەی کەم دوو بابەتەنە بەدڵنیاییەوە کەوینە ناو ئەو کێشەوە یان نەکەوینە ناو ئەوە کە ناتوانین ئەو کارە بکەین بۆیە بابەتی ئیمان وەگوتم ئەگەر من لە یەک خولەکەکە محاولە بکەم کورتی کەمەوە بریتیە لەوەی کە بابەتێکی تەنها عاتیفی نییە معریفەیە وجودێکی دەرەکی هەیە
و ئەکرێت بەشێکی وا پێناسەی بکەین بابەتێکە کەوێتە دەرەوەی خۆمان و بەشێکی وا پێناسە بکەین بابەتێکە لە ناوەوەی خۆمانایە. ئەوەی وتمان لە دەرەوەی خۆمان کاتێک بەو شێوەیە پێناسەی ئەکەین بریتە لە قبولکردن و بەڕاستزانین و ڕەفتارکردن بە پێی پێداویستیەکانی ئەو زانینەی کە هەمانە، ئەوەشیان کەوێتە بابەتێکی ناوەکی خۆمانەوە لە ئومێدەوە، یعنی لەوەی کە ئێمە ئومێدمان پێ هەبێت، لەوێەوە هەتاوەکو ئێمە ئاعتیمادمان لەسەرەتی پشتی پێبەستین و لەوێەوە کە ئێمە تەوەکولمان پێێتی و تاو شوێنێک کە ئێمە تەعەلوقمان یان پەیوەستیمان هەیە پێوەی ئەمە ئەتوانم بڵێم کورتەی و بابەتەیە تەمە ناکەم لە هەرێکێک لە ئێوەی بەڕێزان بتوانن بابەتی ئیمانەوە کە سەبجەکتێکی معریفی وەک بابەتێکی معریفی بکەنە کەرەستەی قسە خوێندنەوە و بە دووەداچوون و ئیش لەسەرکردن، هەتاوەکو بتوانین ئەو بابەتی کە پانتایەکی گەورەی هەیە لە ناو ژیانمانەوە لە ناو بابەتی دینداریمانە وەکو پێویست بایەخی پێ بدەین. من سوپاسان دەکەم بەڕێزان ئەو کاتێک کە هەمبوو لە خزمەتی ئێوەی بەڕێزە تەواو بوو، جا نازانم نەوەتەکە وایە دوایی پرسیارەکرێت، نازانم ئەویان ئیدارەی بەڕێز ئەویان نەزانێت.